هەر کاتێک گوێبیستی ناوی چاکسازی یاخود گرتوخانەکان دەبین ڕاستەوخۆ بیرمان بۆ لای کەسانی لادەر و تاوانبار دەچێت کە بۆ بەسەربردننی ماوەی سزاکەیان ڕەوانەی چاکسازی و گرتوخانەکان کراون. لە هەمان کاتیشدا ئەوەش دەزانین کە تاوانباران بۆ ئامادەکردنیان بۆ جارێکی ترگەڕانەوەیان بۆ نێو کۆمەلگا دەبرێنە چاکسازیەکان و لەوەی ڕادەهێنرێنەوە بۆ ژیانی داهاتوویان. من ئەمڕۆ جیاوازتر لەوە پێتان دەڵێم لێرە و لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب بەشێک لە زیندانیان لە ڕێگەی کتێب و خامەکانی دەستیانەوە دەیانەوێت هەمووان لە دۆخی خراپی خۆیان تێبگەێن و لە ڕێگەی وشە و دێر و ڕستەکانیانەوە پەشیمانی خۆیان لەو تاوانە دەرببڕن کە ئەنجامیان داوە. ناونیشانی ئەو کتێبانەیە کە لەلایەن بەشێک لە سزادراوانی چاکسازیەکان دانووسراون. کاری یەکێک لەم کتێبانە خاوەنی چیرۆکێکە کە هەزاران وشە و دێڕی گوزارش لە پەشیمانی تێدایە، پەشیمانی لە تاوانێکی لە یاسا لادەر. نووسەرانی ئەم کتێبانە لە سوچ و چواردیواری گرتوخانەکاندا لە ڕێگەی خامەکانی دەستیانەوە باسی چیرۆکە جیاوازەکانیان دەکەن و هەندێکیان بە ئومێدی تەواوبوونی ماوەی سزاکەیان و هەندێکی تریشیان بەمانەوەیان بۆ ئەبەد لە چواردیوارێکدا هۆکاری تاوان و ئەزمونکردنیانمان پێدەڵێن. سادراوان زیاتر باسی ناخۆشی و مەینەتی و حاڵای خۆیانەکەن کە پێی تێپەڕیون یا بڵێن ئەو پەشیمانی کە ئێستا هاسی پێەکەن یا هەنێکیان وەکو چۆن بڵێ بۆی کە ببن بە مەشخەڵێک بۆ خەڵکی تر بۆی کە تووشی هەڵە نەبن. ئەم هەڵەکەی بینیوە و تێپەڕیەوە پیایە ناوێت ئەکێکتریش وەکو ئەو پیا تێپەڕێ. بۆی ئەگەر سی ناونیشانەکان کەی تۆزێک سەرنجڕاکێشە حساب هەرێکتیا بڵێن بە بۆنەی خۆشەویستەکەیەوە تووشی زیندان بووە سێرەکەی بڵێن کتێبەکەی بە ناوێک ناوناوە کە بڵێن گزارش بێ لەوەی کە تاوانبار نیم بڵێن وەکو چۆن بڵێتر زروفە و زەمەنە و لایەنی کۆمەڵایەتی کە ئەو شتە بۆ ئەو کەسە ناتوانێت دەستە بەرد بێت و ژیانێکی ئاسایی خۆی بسەر. زیندانیانیش ئەوەی کە ئەنووسن وەکو خەڵکی پێ خۆشە کتێبەکانیان بڵاو بێتەوە بناسرێ. جگە لە ڕاهێنانەوەیان لە چاکسازیەکاندا ئەوان کتێبەکانیان دەبرێتە پێشەنگایەکی نێودەوڵەتی و چیرۆکە جیاوازەکانیان بە خوێنەران لە کوردستان و عێراق دەناسێنن. بەنسبەت ئەو جۆرە شوێنانەی کە نادرن یعنی شوێنی چەوکو چاکسازی گەوران کە بەڕاستی ئەو کەسانەی لەوێن بەهرەمەندن زۆر بەیان هەریەکان بە هەر تاوانێک کە بەندە و لەوێ دەستی بەسەرا گیراوە ئەکرێ لە بەهرەکانی تری ئیسفادە بکات. بۆیە ئێمەش وەکو هاندانێک و وەکو پشتگیری ئەو بەهرانەی کە هەیەە لە هەر جۆرە پێشانگایەکە بەشێک لە دەستاورد و بەرهەمی ئەو کەسانێک کە لە چاکسازی گەورانن و لە شوێنەکانی دیکەیشن ئێمە هەمیشە پاڵپشت و پشتیوانیان بووین. شوێنێکمان تایبەت کردووە بۆ ئەو کتێبانە و ئەو نامیلکە و نووسراوانەی کە ئەوانەی لە چاکسازی گەوران دەینووسن و وەکو یادگاریەک یا وەکو نووسراوێک پێشکەش بە کۆمەڵگەی دەکەن بەڕاستی ئەوانەش چیرۆکی خۆیان هەیە و ئەو نووسراوی کە لە شوێنێکی بەندکراوێک ئەینووسێ جیاوازە لەوەی کە کەسێک لە دەرەوە ئازادە ئەینووسێ. بۆیە ئەویش دید و بۆچوونی خۆی لەگەڵ ئەو شوێنەی کە هەیەی ئەخاتە ڕوو و ئەبێتە مێژوو. بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانی ماوەی چەند ساڵێکە لە پاڵ ئەرکی یاسایی خۆیاندا گرنگیدان بە بەهرە و توانای تاوانباران بووە بە یەکێکی تر لە کارەکانیان کە وەک خۆیان دەڵێن سزادراوان هۆکاری ئەنجامدانی تاوان و ئەزمموی ژیانی گرتوخانەکانیان لە ڕێگەی خامەکانی دەستیانەوە مەبەستیانە بگەێنە ئەو کەسانەی دوور لە ژیانی گرتوخانە و بەندکردندا دەژین.